لە کاتێکدا کەوتنەوەی ئاگر لە دارستانەکان تا دێت زیاتر دەبێتە مەترسی لە ئەمریکا، خزمەتگوزاری دارستانەکانی وەزارەتی کشت و کاڵی ئەمریکا ڕێکاری ڕێگەریکردن و خۆپاراستن لە ئاگرەکان دەگرێتە بەر. ئامانج لە استراتیژی وەزارەتی کشت و کاڵ بۆ ئاگری دارستانەکان پاراستنی کۆمەڵگاکانە لە ڕێگەی زیادکردنی چارەسەری ئاگرکەوتنەکان، پێشخستنی ئامادەیی کۆمەڵگا و یارمەتیدان لە چاکبوونەوە و نوێژێنکردنەوەی دوای ئاگرکەوتنەکە. خزمەتگوزاری دارستانەکانی نزیکەی 320 چەترباز یان پەرۆشتوانیان هەیە کە لە 7 بنکە کار دەکەن و ئاژانسی ئەسۆشیێتد پرێس ڕێگەی پێدراوە بچێتە بنکەی میسولا لە ویلایەتی مونتانای ئەمریکا. یەکەی پەرەشوتەوانانی دارستانەکان بۆ ئەوە دروستکراوە کە ئاگرکوژێنەوەکان ڕەوانەی ناوچە دوورە دەستەکان بکرێن کە گەیشتن بەو شوێنانە بە پێیە ئۆتۆمبیل کارێکی سەختە. بۆ نمونە ئەگەر هەورە بروسکەیەک ڕۆ بدات و دارستانە دوورە دەستەکان گر بگرن، ئێمە دەتوانین بە خێرایی بگەین ئەوێ. مەترسیەکانی پەرۆشتوانانی ئاگرکوژینەوە زۆرن، پێوەستی بە کەسێکی لێهاتوو تایبەت هەیە بۆ ئەنجامدانی کارەکە. کاتێک ئێمە سەرەتا بەرەو ئاگرەکە خۆمان هەڵدەدەین، ئێمە سەیری ئەوە دەکەین کە چۆن دەتوانین بە سەلامەتی دابەزین بۆ لای ئاگرەکە. بەڵام لە هەمان کاتدا سەیری ڕێگاکانی دەربازبوون دەکەین ئەگەر ئاگرەکە بە هەمان کاریگەری خۆی بمێنێتەوە. پەرۆشتوانەکان لە کاتی مەشکردندا تاقیکردنەوەی جستەییان بۆ دەکرێت و ئەوان تەنها ئاگرکوژینەوە و پەرۆشتوانی کارەمە نین، بەڵکو هەروەها شارەزەییان لە چاکردنەوەی پەرۆشتوەکانیشدا هەیە. هەردوو کۆماری و دیموکراتەکان پشتگیریان لە دابینکردنی بودجەی پلانی قەیرانی وەزارەتی کشت و کاڵیان کرد بۆ ئاگرکەوتنەوەی دارستانەکان لە سەرانسەری ئەمریکادا. دابینکردنی دارایی لە ڕێگەی یاسای ژێرخانی کۆماری و دیموکراتەکان، یاسای کەمکردنەوەی هەڵاوسان، ئەو جۆرە مەکانیزمانەی پارەدان ئامرازێک بوون بۆ ئێمە بۆ ئەوەی بتوانین سەرچاوەکانمان لەبەر دەستدا بێت بۆ دامەزراندنی کارمەندان، بۆ ئەوەی زیاتر لەگەڵ هاوبەشەکانمان، دەستگاکانی دەوڵەت، دەستگا ناوخۆیەکان تا دەگاتە خاوەن ماڵ بۆ ئەوەی ئەو سەرچاوەی هەبێت. بەگشتی لە ئیسادا ئاگرکوژینەوەکان ڕوبەڕووی کەمی هێزی کاربوونەتەوە، لە کاتێکدا ئاگرکەوتنەوەی دارستانەکان هەموو وەرزیەک تا دێت خراپتر دەبێت. کاتێک پەرۆشتوانەکان لە وەرزی لوتکەی ئاگرکەوتنەکاندا لە فڕۆکەکان باز نادان، ئەوان خەریکی پاکردنەوەی دارستانەکان و ئەو کارانەی کە ڕاست پێدراون ئەنجام دەدەن.